لەسەر هەنگاوەکانی جێبەجێکردنی پلانی هەرێمی بۆ مافەکانی مرۆڤ گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردنی و دەوڵەتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان ئامادا بن. دکتۆرم کاتتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. لەوە دەست پێکەم با بزانین پلانی هەرێمی بۆ مافەکانی مرۆڤ چییە و ئێمە وەکو هەرێمی کوردستان لەکوێ ئەو پلانە داین؟ سپاس بۆ ئێوەی ئازیز، سپاس بۆ کەناڵی خۆشەویست K24. بەڵێ پلانی هەرێمی کوردستان بۆ مافەکانی مرۆڤ پلانێکی گشتگیرە. ئەم پلانە پێش 1 ساڵ پەسەند کراوە لەلایەن کابینەی نوەم، کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان، ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە و کەوتیتە بواری جێبەجێکردن. دیارە ئەم پلانە کۆکراوەی داواکاری نێودەوڵەتیە لە عێراق وەکو وڵات و ئەم داواکاریە لە ڕێگای ئەو ڕێککەوتنامە نێودەوڵەتیانەیە کە عێراق ئیمزای کردووە، واژۆی کردووە و بەشەکە تێیدا و ئەم ڕاستپاردانە کە هەن جیاجیانە لەسەر ئاستی UN وەکو خۆڵی گشتگیری نەتەوەی گرتوەکان UPR لەسەر ئاستی کۆمکاری عەرەبی عێراق وڵاتێکی ئەندامە تێیدا و دەیان ڕێککەوتنامەی تری نێودەوڵەتی. عێراق لەم دوایەدا پلانێکی نیشتیمانی ڕاگەیان و ئەنجومەنی وەزیرانی عێراق حکوومەتی هەرێمی سەرپشک کرد بۆ ئەوەی پلانی خۆی هەبێت وەکو هەرێمی کوردستان و پلانی هەرێمی کوردستان لە چارچێوەی عێراقدا پێکەوە لەگەڵ پلانی نیشتیمانی بتوانین لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی نێوخۆیی هەماهنگێکی باشمان هەبێت بۆ گەیاندنی پەیامی حکوومەتی هەرێم بە دنیای دەرەوە لە ڕۆی جێبەجێکردنی ئەو التیزاماتانە کە پێدا گوترێت ڕاستپاردەی نێودەوڵەتی و هەمیش بۆ ئەوەی پێگەی هەرێمی کوردستان لە چارچێوەی میکانیزمی نێودەوڵەتی ئەم پێگەیە پارێزراو بێت و دەستپێشخەریش بێت بۆ ئەوەی کە لە ڕووی یاسایی و لە ڕووی ئیداریشەوە هەرێمی کوردستان دەنگ و ڕەنگی بگاتە دنیای دەرەوە و ڕاستپاردەی دەولیش ڕاستەخۆ لە هەرێمی کوردستان بکەوێتە بواری جێبەجێکردن. باش، مافی پێکاتەکان تا چەندە پارێزراوە لە چوارچێوەی ئەو پلانەدا جەنابی دکتۆر؟ بەڵێ دیارە ئەم ڕاستپاردانە زیاتر لە 389 ڕاستپاردەی نێودەوڵەتی هاتووە کە هەر هەمووان ئێمە لە هەرێمی کوردستان لە چارچێوەی پلانی هەرێمیمان ڕاگەیاندووە. دیارە زۆربەی دامودەستگاکانی هەرێم لە ئەنجومەنی دادوەری و هەروەها پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی جێبەجێکردنی ئەم ڕاستپاردانن. ئەمە تەوارێکی گرنگە بەنسبەت هەرێم، چونکە هەڵسەنگاندنی ڕەوشی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە پێ ئەم پێوەرە نێودەوڵەتیانەیە وانە لەسەر ئاستی ڕێکخراوێکی نێوخۆی نێودەوڵەتیان هەتا ئۆپۆزیسیۆن تا حەدێک و حتا لە ناوخودی حکومڕانیش تێبینیەکان کە هەر هەمووان بە بایەخەوە سیر دەکرد، بەڵام تێوانینی نێودەوڵەتی و تێوانینی نێوخۆی وڵاتان لەسەر ئەم پێوەرەیە پێوەری ڕاستپاردەی نێودەوڵەتیە کە وڵاتان تەقیم دەکرێن، هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت، ڕەوشی حکومڕانیان تا چەند پێشکەوت و سەرکەوتووە. ئێستا بە پێی ئەو پێوەرە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود وەکو هەرێمی کوردستان لە چه ئاستێکی حکومڕانی داین دکتۆر؟ بەڵێ لە پەیامی جەنابی سەرۆکی حکوومەت لە کۆنفرانسی یەکساڵی کە پێش هەفتەیەک لە شاری هەولێر بەسترا و ئەویش بۆ تێپەڕبوونی 1 ساڵ بوو لەسەر جێبەجێکردنی پلانی هەرێمی، ئەو لایەنە گرنگانەی کە هەرێم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و دامودەستگاکانی تر پێ هەستاوە توانیمان لە ماوەی 1 ساڵدا ئێمە هەڵسەنگاندنێکی باش بکرێت بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لە ڕووی جێبەجێکردنی ڕاستپاردەکان بۆ یەکەم جارم هەڵسەنگاندنە بکرێت کە بەڵێ چی جێبەجێ کردبەوە چی ماوە کە جێبەجێ بکرێت لە ساڵانی داهاتووە لە مانگەکانی داهاتوش کە لە بەردەستمانە. دیارە ئێمە ئەو راپۆرتە کە پێویست بوو میکانیزمی جێبەجێکردنی پلانی هەرێمی بە لانی نێودەوڵەتی و بە لانی نێوخۆیشمان داوە و ئێستا زۆربەی دامودەستگاکانی هەرێمی کوردستان کەوتونە سەر ئەو هێلە کە هێلی جێبەجێکردنی پلانی هەرێمیە. ئێستا شارێکی وا دروست بووە لە ناو هەرێمی کوردستان بە تایبەتی لە پاش ئەو پلانە کە هەمانە هەر هەموو وەزارەتەکان و دامودەستگاکانی تری هەرێم خۆیان خەریکن پێکەوە ڕێک خستنێکیان دروست کردووە و پێکەوە کارەکانیان ڕێکخستووە بۆەوە بکەوینە ئەم سکە ئەویش جێبەجێکردنی ستانداردی نێودەوڵەتیە و خۆ گونجاندنی دامودەستگاکان لە ڕووی ڕۆیشێن ڕێکار و یاساکانیشمان بێت لەگەڵ پەیوەری نێودەوڵەتی.
ئێمە ئاستێکی بەرزی ئەم ڕاستپاردانەمان جێبەجێ کردووە لە ساڵانی ڕابردوو و ئێستاش لەم کابینەیە بە تایبەتی لە هەنگاوی زۆر سەرەکی پرۆسەی چاکسازی پرۆژەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی و بە مؤسساتکردن بە دامەزراویکردنی هەرێمی کوردستان کابینەی نوێم ئەو کابینەیە کە هەم پلانەکەی ڕاگەاندووە و هەمیش بە پێوەری ئەم پلانەی خستە باری جێبەجێکردن. جەنابی دکتۆر هەر لە چوارچەوەی ئەو پلانە هەرێمیەدا ئەمڕۆ ورکشۆپێکتان ئەنجام داوە کە بەشێک لە خاوەن پێداویستیەکان بۆ خۆیان تێدا بەشدار بوون، بەڵام ئەوان هێشتا گلەیەکەن ئێڵن ئێمە تەنانەت سەرەتایی ترین مافمان بەدەست نەهێناوە خود مافمان پێ نەدراوە لە هەرێمی کوردستان کە لە راپۆرتەکەشدا دڵنیام خۆت گوێت لێبوو و ئێوە باز لەواکەن لە چوارچۆی ئەو پلانەدا ئاستی حکومڕانیتان بەرەو پێش بەرن و بەرەو ئاستێکی باشتر پێش بکەوێت. ئەمە چۆن یەک دەگرێتەوانێت لە کاتێکدا تۆ هاوڵاتیان گلەییان هەیە خاوەن پێداویستی تایبەت گلەییان هەیە چۆن لەگەڵ ئەم پلانەدا یەک دەگرێتەوە کە جەنابەت باسیەکەی؟ بەڵێ دیارە بابەتی خاوەن پێداویستی تایبەت کەمەندام بابەتێکی زۆر گرنگە و کە سەیری پلانی هەرێمی دەکەی لە پلانی هەرێمیدا زۆر بە ئاشکرا هاتووەوە پرۆسەکە زۆر شەفافە ئەوەیە کە زیاتر لە 89 ڕاستپاردەی نێودەوڵەتی لە چارچێوەی ئەو پلانە گشتیە کە بۆ هەرێم هاتووە بە عێراقیش هاتووە هەر هەمووان پەیوەندیدانن بە ماف و امتیازاتی خاوەن پێداویستی تایبەت. بۆ ئێمە بوو نمونەوی کە گرنگە لە هەرێمی کوردستان ئێمە کاری جددی لەسەر بکەن ئەویش ئەوەیە کە ئێمە دەبێ گفتوگووەکی کراوە دەست پێ بکەین و ئەو گفتوگووە دەستی پێ کردووە لەسەر ئاستی هەرێم. ئێستا ئێمە لەگەڵ کۆمەلگای مەدەنی لەگەڵ ڕێکخراوەکان ئاژانسەکانی UN وڵاتانی تری کە قۆنسڵگەریان لە هەرێمی کوردستان هەیە هەر هەمووان سەرقالی ئەو ڕاوێژەین بۆ ئەوەی چ بکرێت بۆ ئەوەی ئەو پێوەرە نێودەوڵەتیانە بە پێ ئەو واقعی کە لە هەرێمی کوردستاندان هەیە بە پێم امکاناتانە کە لە هەرێمی کوردستاندایە جێبەجێ بکرێت. بەشێکی ئەو ڕاستپاردانە دەکرێت بە شێوازێکی ڕێکاری جێبەجێ بکرێت. ئەویش بۆ بەبەستمان لێرە ئەوەیە بوو نمونە خۆڵی ڕاهینان بێت و بەهێزکردنی توانای مامۆستایان بێت سەردەری تەعامل لەگەڵ قوتابی بوو نمونە قوتابی کەمەندام دەیان نمونەی وامان هەیە کە دەکرێت بە خۆرێ خستنەوە حکوومەت یارێن بتوانێت دەوەکانیانە جێبەجێ. دوا پرسیارەدا ڕاستاکەم دوێنێ لە زاری بەڕێستەوە زەنگێکی مەترسی لێدرا لە هەرێمی کوردستان ئەویش لەسەر بەکارهێنان و بازرگانیکردن بوو بە مادەی هۆشبەرەوە. بۆچی ئێمە گەشتونێتە ئەو ئاستا وە پلانەکانتان چییە؟ چۆن دەتوانن ڕوبەڕووی ئەو دۆخە ببنەوانێ؟ ئایا هیچ ئامار و داتایەکی دیکە هەیە بتەوێ بیڵیت جارێکی دیکە بە بیرمان بێنی تۆ یا خۆت شتێکی جیاوازترت لابێت لە ڕێی کوردستان 24ەوە بیڵیت؟ بەڵێ دیارە مادەی هۆشبەر و بەرەنگاربوونەوەی ئەم ئەتوانێت بڵێم ئافاتە یان کارەساتێکی گەورەیە ڕاستیدا ئێستا لە ناوچەکە کە بەدی دەکرێت ئێمە لە هەرێمی کوردستان بۆ ئێمە شتێکی تازە نووە بەداخەوە ڕێژەی توشبووان و ئاڵوودەبووان بەو مادەیە خەریکە زۆر زیاد و بەرز دەبێتەوە و ئامارەکانیش وازحن لە دەستگاکانی ئەمنی لە چاکسازیەکان وازحن تەنها لە چاکسازی کە دەیبینی زیکی 700 سزا درراو ئێستا هەمانە لە تەنها 2022 لە 6 مانگی یەکەم زیاتر لە 1100 بەسەرەوە خەڵکی تر هاوڵاتی تر گیراون کە ئەوانە ئاڵوودە بوونە بە مادەکە بەکارهێنەری مادەکەنە. ئێمە کێشەی زۆرمان هەیە لەم بابەتە ئەویش کێشەکان شتی تازە بەنسبەت هەرێمی کوردستان بەڵام ئەمە دیاردەکی نێودەوڵەتیە ناوچەیە و ئێمە لە موقعێکی جوغرافی زۆر ئەتوانم بڵێم مەترسیدارین چونکە وڵاتانی ئەقلیمی تا حەدێک وڵاتانی کەنداو و ئەتوانم بڵێم ئەو وەزع سنووریە کە تا حەدێکە لەسەر ئاستی عێراق ئەتوانێت ئەمانە هەموو هاوکار بوونە یان یارمەتیدەر بوونە بۆ ئەوەی ئەم پرۆسە خەلاتر بکرێت. بەداخەوە ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەو هەماهەنگیە کە نەبووە عێراق وەکو پێویست کاری جددی لەسەری نەکردووە ئێمە داوامان لە UN کردووە لە کۆمەلگای دەولی کردووە کە بە هەنای هەرێمی کوردستانەوە و عێراقەوە بێن بۆ ئەوەی کە هێشتا لە سەرەتای تا حەدێک بۆی بتوانین سەردەری و تەعامل لەگەڵ ئەم بابەتە بە جددی بکرێت و لە ڕۆی ئەمنی بێت لە ڕۆی چاکسازی بێت لە ڕۆی شیاننەوە بێت. ئێمە پرۆسایەکی گشتگیرمان لەبەردەستە بۆ ئەوەی بتوانین لە چارچێوەی پلانی کە لەبەردەستمانە ئەم هەماهەنگیە خێراتر و مکمتر بکرێت. بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردەنی و دەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆی بەشدار بووی لەگەڵمان.